بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. سپاس و ستایش بۆ خۆی گەورە کە دەرفەتی پێبەخشین لە بەرنامەیەکی تر بە خزمەتیەوەی ئازیز ئەگەینەوە لە خزمەتی بەڕێز و خۆشەویست مامۆستا فاتح شارستێنی گفتوگۆیەکی بابەتیانە دەکەین لەسەر مەوزوعێکی گرنگ. بامادەبوونی ئەم میوانە عزیز و خۆشەویستانە گەنجە خوێنگەرمانە بەخراتنیان نەکەین لە دڵەوە. جنای مامۆستایەوە بەخێر بێن. زۆر سپاس زۆر خۆشحاڵین هێنابێ ئینشاءالله خێر بڵێین. گەورەتان کردین جارێکی تر لە ستۆدیۆی نیهانی قورئان ئامادەن بەخوا بەخێر بێن. ئێوەش بەخێر بێن دووبارە. زۆر خۆشحاڵین بەرنامەکەتان ڕازاندەوە. ئازیزان باسی عەقیدەی ئیسلامیەکەین، ئەو چەمکەی کە هەمیشە حوزوری هەیە لە باسکردنی ئاینی ئیسلامە. بابایەک کەسێک ئێمە کە باوەڕ دێنین تەسلیمی ئەم ئاینە پیرۆزە ئەبین، شوێنی پێغەمبەر و خۆشەویستمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەبین، خۆمان بە بەندەی خۆی میهرەبان دەزانین. ئیدی بابەتی عەقیدە دێتە پێشەوە. عەقیدە چییە؟ چەند گرنگە؟ لەسەر چ بنەمایەک وەستاوە؟ ئایا تەنها زانیاریە دەربارەی ئاینەکەی یان نەخێر عەمەل و کردەوەیە، یان نەخێر داواکاریە، یان نەخێر ڕنگدانەوەی ئەو ئینتیما و باوەڕەیە کە تۆ هێناوتە بەم ئاینە پیرۆزەی ئیسلامە تا لە سلووکمانە، لە کردارمانە، لە ژیانی ڕۆژانەمانە، لە مامەڵەمانە، لە نێوخۆمان و لەگەڵ ئەوانی تر ڕنگ بداتەوە. گفتوگۆیەکی بابەتیان ناکەین. مامۆستای بەڕێز با لەوێەوە دەست پێ بکەین بزانین کە عەقیدەی ئیسلامی چییە و مەبەست پێی چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. عقیدەی ئیسلامی بەداخەوە ڕێزم هەیە کەسانێکن و ئەزانن بریتیە لە خوێندنی چەند کتێبێک یان دابەشکردنی عقیدە مە عقیدەی فڵان و عقیدەی فڵان و عقیدەی فڵانە لێ کۆڵینەوەیەکی ورد. بەڵام من ئەوەی تێگەیشتم عقیدە و بیر و باوەڕ واتە گۆڕانکاری بەسەر ژیانی مرۆڤێکدا. عقیدەی ئیسلامی واتە گۆڕانکاری بە مرۆڤێکی موسڵمان دەکا لە سەردەمی نەزانی و نەفامیەوە دەیهێنێ بەلەو سەردەمی پێشکەوت و خوازی. کەسەکە کە سەیری دوێنێ خۆی دەکا لەگەڵ ئەمڕۆدا کە هەڵگری عقیدەی ئیسلامیە زۆریان فەرقە. وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە لە سەردەمی موسڵمان بووندا لە خزمەت خۆشەویستدا دەنیشتن زۆر جار باسی ژیانی ڕابردوویان دەکرد، واتە ژیانی پێش موسڵمان بوونیان، یعنی خۆیان زەردەخەنە دەهاتە سەر لێوی پیرۆزی دەمی مبارەکیان و گاڵتەیان بە کوردی لە بەڕابردووی خۆیان دەهات. خوای ئێمە هەمان مرۆڤین، هەمان کەسوکارە، هەمان ژینگەیە، باشە بۆچی ئاوا بووین؟ بۆ ئاوا دواکەوتوو بووین. کەواتە عقیدەی ئیسلامی ئەو عقیدەیە کە تۆ هەست بکەی لە خراپەکانەوە، لە دواکەوتوییەوە، لە نەزانیەوە، لە نەفامیەوە ڕێزمێ بۆ دڵی جەناوتان بگۆڕی، گۆڕانکاریەکی ڕیشەیت بەسەردابێت لە ناخی خۆتەوە لە ڕەفتارەکانتدا بۆ مرۆڤێکی پێشکەوتووی ئازادی سەربەرزی حەز بە خێری دەم بە خێر. ئەو گۆڕانیت بەسەرهات بێ، نەگەوەی کتێبت خوێند بێ. ئەنجاری وایە بە کتێب خوێندن تۆ فێری عقیدە نەبووی، بەڵکو هەندێک بەڵاشت بۆ زیاد بووە. یان هەیە لەباتی عقیدەیەکی دروستی بۆ دروست بێ، عقدەیەکی دەرونی بۆ دروست بێ. مامۆستا چۆن عقیدە لە عقدە جیا بکەینەوە؟ بەڵێ عقیدە دەبێت پێویستە پاک و خاوێن بێ. عقیدەی ئیسلامی پاک و خاوێن ئەبێتە ڕزگارکاری مرۆڤ، نەک گرەی دەرونی بووی. پاک و خاوێن لە چی؟ پاک و خاوێن یەکەم شت کە زۆر زۆر ئەساسە ئەم عقیدە و ئیسلامیەت خاوێن بێت لە شیرک. چونکە خۆی پەروەردگار لە قورئانە دەفەرمێ ومن يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. یەک گوناه هەیە، یەک تاوانی هەرە گەورە هەیە، بەس لە قورئانە ئەوە هاتووە کە بە نەس بفەرمێ ئەمە لە خەتەرترین بابەتەکانە کە حرم الله عليه الجنة، خدا خۆی سبحانه وتعالى بەهەشتی لەسەر حرام دەکا، نەک هەرەوەی ناچێتە بەهەشتەوە، هەر بەوە ڕزگاری وایە باش بوو. ومأواه النار، ئەبێ بە دڵنیاییەوە هەتا لە دۆزەخی شا بمێنێتەوە. ئەویش من يشرك بالله، شەریک بۆ خوا قەراردان پەناوە خوای پەروەردگار. شەریک بۆ خوا قەراردان
مشریکەکان مامۆستا عەباس خاوەنی عەقیدەی زۆر بەهێز بوون. خۆ ئەبوو جەهل ئامادە بوو لە بەدرا ڕوحی خۆی ببەخشێ. ئەو هەموو کەسانی کە دەهاتنە مەیدانی جیهادی مسلمانان کە جیهادیان بەرامبەر دەکەن کافرەکان کە داهاتنە بەرامبەریان عینی سەحابە ئامادە بوو خۆی بکوژێ. یعنی خۆی بە کوژدا خوێنی خۆی بڕێژێ لە پێناوی عەقیدەکەیدا. بەڵام عەقیدە پوچەکەی کە دەیگوت ئەڵڵا لە ئاسمان هەیە، یەک مشریکی سەردەمی پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم بڵێ ئەڵڵا نییە. ولئن سألتهم من خلق السماوات والأرض یەکسەر وڵامەکان بەڕوون و ڕاشکایی دەمون ئەڵڵا. بەڵام ئەم ئەڵڵایە کە خالقی ئەرز و ئاسمانە ئەبێ هاوبەشی هەبێ لەسەر زەویدا. ئەم بەردە ئەم بتەخاوێنە دێنم خۆم دروستی یەکەم کە ئیشێکم بەخوا بێ بە ئەڵڵا بێ لە ئاسمانە لەم دەپاڕێمەوە. داوای لێ دەکرد بتەکە خێرت بۆ دەکەم، قوربانیت بۆ دەکەم، خواردنت بۆ سەر دەبڕم، نەزرت دەکەم، بەتکایە بەهانامەوە لە سەفەرێکم هەیە ئاگاد لێم بێ، ئاگاد لە ماڵ و مناڵم بێ، ئاگاد لە بازرگانیم بێ. ئەوانە خو عەقیدەیان هەبوو، بڕواشیان بە ئەڵڵا هەبوو، بەڵام حرم الله عليه الجنة. ئێستا شتی ترمان هەیە تێکەڵی بەڵێ بێ؟ ئێستا بتەکان بە سەنەم کەم بووەتەوە، هەتا ئێستاش سەنەم هەیە مامۆستا. سا لە یابان کەسی وا هەیەش هەڵگریش ڕاست. پرۆفیسۆرە، ینی دکتۆرای هەیە لە فیزیای نەوەویدا، بەیانیان پێشەوە هەموو خەڵکی ئەوەی کە خوێندەوارم بینیویانە چوونە وڵاتانە پێش ئەوەی بڕوا بتەکەی دێنە سوزدەیەکی بۆ دەبا، هەندێک خواردنی بۆ دادەنێ، دەڵێ ئاگال لێم بێوا دەڕۆم بۆ زانکۆ. مامۆستای زانکۆیە بڕوای وایە ئەو بتە ئاگای لێت یان لە هندستان ئەو لە بەریتانیا لە مامۆستای زانکۆم بیستۆ کە خوێندکاری دکتۆرا بۆ لە بەریتانیا ئەیگوت چوومە شوێن و ڕسمەکانیشی نیشاندام بتەکە بۆی کە خەڵک عەزیەتیان نەدا زنجیربەندیان کردووە، چوادەرەکەی شوشەبەندیان کردووە، ڕۆژانە خەڵک دەسێ لێ دەپاڕێتەوە. ئەوانەی کە دەشتنەوە هەموو خەڵکی ئەکادیمی زۆر زیرەکن، یعنی ئێستاش سەنەم ماوە. عەقیدوبەی و بیر و باوەڕەکەی وایە ئەو بەردەبێ ژیانە لە خوای نزیک دەکاتەوە، دەنگی دەگەیەنێ بەخوا و داواکاریەکانی بەخوا دەگەێنێ. بەڵام ئەوە نازیندوو بێڕەح بەڵام بتی مرۆڤ هەر کەسێک کەوا پێی وتی بە قسەی من فڵان کەس بکوژە بەبێ ئەوەی کەوا تۆ حەقێکی شەرعی تەبیانەوە حکومڕانی وڵات بێ ببێەوەی دادوەر بێ حکمی شەرعی جێبەجێکە، تۆ چووی کەسێکت بۆ کوشت وتی بڕۆ ماڵی فڵان کەس بدزە، تۆ ماڵەکەیت بۆ دزی بخوان لە جەنابتان، ئەوە تۆ بووی بە عەبدی ئەو کەسە. کەسێک کە بە خەڵکی ود ئەو یاسایی کە خوای پەروەردگار بۆ بەڕێوە چوونی ژیانی مرۆڤ دایناوە کە قورئانی پڕبەرەکەت و بەخششە و ڕێبازی گەوهەرینی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کەڵک نایە. ئەوە بەس بۆ ئەوە باشە بینی خۆت و خوا، بینی خۆت و خوا عیبادەتی پێ بکە، بەڵام نابێت لە بازاڕە لە ئابووریدا بڕیبا بۆ حرامە، پارەی پەیدا دەکا، ئەوە یەکسەر دەبێتە مشریک. ئەگە سەری نێوچانی بە بەرماڵی شەوە ڕۆیشت بێ ئەڵێ کۆمەڵێک یاسای ئیسلام هەیە بە کەڵکی ئەم سەردەمە نایە. ینی ئەو هەر کەسێک حکمێکی شەرعی ڕەتکاتەوە بەڵام بە بەشێکی ئیسلام ڕازیە، ئەڵێ ئیسلام نوێژەکەی زۆر چاکە، وەڵا باک و خاوێن نییە، وەڵی ڕۆژوش ڕێجیمێ کە سیحەتت باش دەکا، بەڵام وڵا قبوڵم نییە لەسەر مێزی دادگادا دادوەر میرا، بەڵام دەڵێ میراتەکەم بە بیاسای قورئان دابەش ناکەم، ئەو دادپەروەری ئیسلام پێ ڕازی نیم. لەوێدا دەبێتە مشریک، بڕوای بەخوا هەیە وەکو خۆی، بەڵام بڕوای بەوە نییە کە خوا چی فەرمووە بە شەرێکی هەوای خۆی جایە منی تەخەذ ئیلهه هەواه، هەیە ئارەزوەکانی خۆی دەپەرستێ، ئارەزوەکانی خۆی بە دووی هودای خوا ناخە، شوێنکەوتوی هەوایە نەک هودای خوای پەروەردگار. بەرژەوەندەکانی لەکوێدا بەو ئاراستەیەوە دەڕوا حیساب بۆ ناکە پەروەردگار بەمە ڕازییان ڕازی نییە. بڵێ مەرجی دووهەمی چییە جەنابەت باست کرد؟ مەرجی دووەمی عەقیدەی خاوێن ئەوەیە ئەمە نەبێتە گرەی دەرونی، یعنی لە ڕۆچوون تێدا نەبێتە گرەی دەرونی و ئەم عەقیدە خاوێنە ڕنگدانەوەی هەبێ لە هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانەدا، بۆ نمونە فێری ڕەوشتە جوانەکانت کە. ئێستا من دە کتێبی عەقیدەی ئیسلامیم خوێندە بێ، جەنابەت خوێند لێ من ناپرسی مامۆستا تۆ چیت خوێندەوە، کام کتێبی عەقیدەت خوێندووە، سەیری ڕەفتارەکانی من دەکەین، من و تۆ دوو هاوبەشین لە بازاڕە بەیەکەوە کار دەکەین، لەم دەستگایەدا بەیەکەوە کار دەکەین، ئەم براو خوشکانە لە شوێنێکە بەیەکەوە خوێندکارن لە بەشە ناوخۆیەکی، تۆ سەیری ڕەفتارەکانم دەکەی. عەقیدەت خەڵکێک وا دەزانێت ئەوانەی کە عەقیدەی ئیسلامیان بەهێزە بەردەوام کەسانی زۆر تند و زۆر تووڕە و زەردەخەنە لەسەر لێویان نییە و ماینەوە بەعەبوز دەبیندرێ. من ئەو هەست پێ کردووە لەم سەردەمەدا، بەڵام بە پێچەوانەوە ئەو کەسانی عەقیدە خاوێنن کەسانی زۆر باوەڕقوڵن. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششا دەفەرمێ یەکێ لە صیفاتی عیباد الرحمن وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. ئەمە نیهانی قورئانە، بەرنامەکەمان قورئانیە، با سەیری وردیەکانی قورئانکەن، ئیذای بەکارهێنا، نافەرمێ ئین خاطبهم الجاهلون. لە هەر شوێنێکی قورئانە بەڕێزان قورئانتان خوێندەوە ئیذا هەبوو بۆ تحقیقە، یعنی یەقینت هەبێ ئەمە ڕوودەدا،
قال فما إذا جاء نصر الله والفتح إذا جاءك المنافقون يقين تبع أما رودا أجل إني بكاري هنا يعني احتمال هي جارك لجاران رودا احتمال الشيء حرون دا إن جاءكم فاسق بنبأ لو أنا كزدو زمانك روجنا حوالي شي قول أبدا بتوبية توشي بلايك تكال الرئي ودو زماني لو أنا نبأ أو حوالي قوله إن قيل لكم ارجعوا فارجعوا أجل لدرجة مالك الداو وتي آمادەی پێشوازی میوانە منە بگەڕێەوە ها خوانەی فەرموو ئیزا ئیلا ڕوودەدا لەوە چێ من و تۆ بمرین جارێک لە ڕۆژان بە میوانێک ڕەومان نایە بڵین بگەڕێەوە بەڵام ئیزا بوو دڵنیا بەدەبێ عقیدە خاوێن ئەو کەسەیە ئیزا خاطبهم الجاهلون نافەرمێ کەلەمەهم الجاهلون هەر گولەی ئاراستە دەکا زمانە نەشتەرەکەی ئاراستە دەکا دەڵێ بە نەزانی بەرەو ڕووی دەدوێ یعنی ڕێزی دەشکێنێ هەستی بریندار دەکا ئازاری دەرونی دەدا ئەم ناڵێ والله من لەجێی سندان قوزەڵ قورتە تۆ دەڵێ یەک من دەڵێم دا من غیرەت و عیزەتی ئیسلامەتی مەیە من عەقیدەی ئیسلامی خوێندۆ چۆن دەتوانی بەناوڕووی دڵم ئازار دەیت چۆن دەتوانی هەستم بریندارکەی نە قالوا سەلامە من عەقیدەی ئیسلامیەکە پێم دەڵێ تەسەلومەن سەلامە نەوڵە برا سەلامی خوا لێبێ ئاشتیت بەسەرا بڕێ بەخوا برا من نایمە تای تەرازووی تۆ من مسلمانێکم سنگ و قورسایی خۆم هەیە زمان پاکی خۆم هەیە زمانی من جیاوازە لەگەڵ زمانی تۆ ئەوە عەقیدەیە بەڵام بەداخەوە جاری وایە کابرای مسلمانی ئێمەوە حاڵی دەبێ مسلمانەکە دڵ ئەوەندە بەغیرەتە بەخوا کابرای یەک قسەی دنابەزیە بکات دە قسەی لە شوێنەکەی پێ دەڵێتەوە گوڵی بۆ نەنێرە گولەی بە ئاراستە دەکات نەخێت تۆ ئەگە قسەکانت وەکو گولە ژوابن زمانی گوڵی من نابێ گولە بێ بۆ ئاراستەی تۆ چونکە من ئەو خێر و ڕەحمەتێکی ئیسلام پێی گەیاندوم دەبێ هەر پێم بمێنێ من نابێ هەک بەکەم ئەوەی تێدا بێ کە تۆ پێێتە بۆیە سەلامە خۆم لە شەڕی خەڵک لا دەدەم تونترین قسەی خەڵکی ئیسلام خوازی ئەمە ئەوەیە قول موت و بیغەیزیکم کاکە هەر وازم لێنانی دەبڕۆ بمرە بە دەردی خۆتەوە ئێتر بۆ خۆت حواڵە بەخوا بە ینی ئەوە تونترین قسەی ئێمەیە چونکە ئێمە لە مەیدانی جەنگانین لە مەیدانی گفتوگۆداین ڕۆژوەکانی ئێمە مامۆستا دوو عیبادەتمان هەیە ینی عیبادەتەکانمان عەقیدەمانن ئێستا کەسێک بڵێ ڕۆژووی ڕەمەزان فەرز نییە کافر دەبێ کەسێک بڵێ حەج فەرز نییە لەسەر ئینسانێکی بە توانای ساغی ماخاوەن ماڵی ڕێگا ئەمین کافر دەبێ ئەو حەجە و ئەو عومرەیە و ئەو ڕۆژوە مەرجی قبول بوونیان لای خوا دەم پاکیە زمان پاکیە لە ڕۆژوودا دەفەرمە فەلا یەرفەث ولا یەفسوق ولا یەسخەب کەسێک کە بە ڕۆژوو بوو مەرجی ڕۆژەکەی وەکوی نان و ئاوی حەڵاڵ ناخوا ئەبێ بە شەوەکەشی نەکرد کاتی ڕۆژەکەی باسی قسەی لەهو لەعب و قسەی شەرم هاوەر و ئەوانە نەکە هەروەها دەنگ بەرز نەکاتەوە قیژە قیژ نەکە هاتوو هاوار نەکە تووڕە نەبێ ئینسانێکی پەست نەبێت لە ناخی خۆیدا هەیە بە ڕۆژوە لە ماڵ منداڵی خۆشی پەستە لە مشتریەکانی پەستە ئەمانە هەموو عقدەن بە ئەمانە بوونە گرێ تۆ عەقیدەیە دینەکە هاتووە ئەم ڕۆژوە بۆ ئەوەی جەستت پاکاتەوە لە مادە زیان بەخشەکان و کەڵەکە بووی چەوری و شەکری ناوخێن پا دەکاتەوە زمانی شت خاوێن کاتەوە جا نەک ئەوەی هەروانەوی فەئین سابەه ئەحەد ئەگەر پێ نەیفەرموو ئیزا ئیلا ڕوودەدا لەوانەیە تۆ هیچ خەتار نییە فەئین سابەه ئەحەد ئەو قاتەلەه کابرا دێ کچێکە بە کچێک برایەکە بە برایەک شەڕت پێ دەفرۆشێ سابەه دەرونت ئازار دەدا هەستت بریندار دەکا فەلیەقول ئینی صایمون بەخوا برا من بە ڕۆژوم ڕۆژوەکەم ڕێگەم پێ نادا نەک شەڕ نافرۆشم نەک شەڕ ناکرم شەڕ نافرۆشم شەڕیش ناکڕم ئێستا تۆ یەخەت پێگوتم بەس من یەخەت پێ ناگرم من نەک شەڕ بە خەڵک نافرۆشم بەڵکو شەڕی خەڵکی شەڕانیش ناکڕم لحجشا فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج بەخوا ئەو خەڵکی ئێمە کە ساڵانە دەڕوا بۆ عومرە لەم کوردستانەدا کە دەچێت بۆ حەج و دێتەوە بەس ئەمەی جێبەجێ کردای من ئێستا لەو بڕوادام کۆمەڵگامان دەبوو بە گوڵستان ئەم هەموو قسە زبرە و ئەم هەموو قسە پێوتنی فەیسبوک و ئەم هەموو کۆمێن لەسەر یەک نووسین و قسە نەشیاوانە نەدەمان نیشانەی حەجی قبول کراوە عومرەی قبول کراو ئەوەیە زمانت پاک بێت لە قسەیەک کە هەستی خەڵکی بریندارکە حاجی نابێت ڕوشکێن بێ عومرەکار نابێت زمان تاڵ بێ وەلا جیدال نابێت بۆڵە بۆڵ و دەمەدەمێ بکە من و تۆ گفتوگویەکی هەمنانە دەکەین کە زانیمان دەگەینە ئەو حەدەی هەستی یەک بریندار دەکەین بوو بە جیدال وازی لێ دێنم بیر و باوەڕی خۆت بۆ خۆت لەکم دینکم وەلیە دین ڕەئی خۆت بۆ خۆت ڕەئی خۆم بۆ خۆم مادام ناگەینە ئاستی ئەوەی کەوا قەناعەت بە یەک بکەین بڕوامان وایە ئێستا من زۆر بەرنامەی تەلەڤیزۆنی لەگەڵ ڕێزم بۆ جەنەفتاندا دەبینم دوو کەس بەرامبەر یەک دانیشتون هەل لە ماڵەوە بڕیاریان داوە تا قیامەت من بڕوام بە تۆ نییە ئەویش لە ماڵەوە بڕیاری داوە ئەوەی تۆ بڵێ ڕاستە من پێم هەڵەیە وەکو کەڵەش شەر بەرامبەر یەک دەوەستن عومرەکار نابێ ئەوەی تێدا بێ حەج نابێ ئەوەی تێدا بێ ڕۆژوو نابێ ئەمە تێدا بێ
من نەخێت گفتوگۆی خۆمان دەکەین من بازاری من ئەمەیە بازاری جەنابیشت ئەوەیە مبارەکت بێ بەڵام حەز دەکەم بازارەکەی تۆژۆکو من بێکە قبوڵن نییە ئەوە دەچینەوە بەربارەکەی خوای پەروەردگاری خۆمان إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم حسابي خلق لسر من نییە لە دنیادا حسابی خەڵک لەسەر ئەڵڵایە من تەنها ڕوونکردنەوەم لەسەرە بۆیە خی پەروەردگار دەفەرمە فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك مامۆستا سەیری وردیەکانی قورئان کەن بەڕێزانی ئامادە بوو بینەرانی بەڕێزیە وەشکە قورئانمان خوێندەوە لە سەو شەی بەوە شەی بوەستین فبما رحمة من الله ئێمە هەمومان داوا دەکەین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی وانە گەورەترین دوعامان لە وتاری جومعەدا مامۆستاکانمان ئێمە دایک و باوک بۆ ئەولادەکەی خوا ڕەحم بە مناڵەکەم بکەی خوا ڕەحم بە خۆم بکەی خوا ڕەحم بە موسڵمانان بکەی ئەگەر دەتەوێت خوا ڕەحمت پێ بکە کەسێکی نەرمونیان بە سەیری خۆت کە نەرمونیان بووی نیشانەی ئەوەیە دوعاکانت قبوڵ بۆ خوا ڕەحمی پێکردووی فبما رحمة من الله وڕەحمی خوایە کە تۆ نەرمونیانی لەگەڵیاندا ئەنجا خۆی پەروەردگار سبحانه وتعالى دەفەرمێ یەکێ لە نیشانەکان ولو كنت يعني لدواي رسول الله وروحم بقرباني خوي وناو ريوازي صلى الله عليه وسلم يتر كز مجالي نماوە مامۆستایەکی عینی بۆی نییە والله خەڵک دەبێ قسەی منی قبول بێ نابێ پیان ناخۆش بێ زمانیشم تیژ بێ خوای گەورە بە پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی تەنانەت تۆش یاتە مەجال بۆ هیچ کەسێکیکە نەمایەوە بۆ هیچ مەلایەک بۆ هیچ وتار خوێنێک بۆ هیچ بانگخوازێک لەسەر شوێنی رسول الله صلی الله عليه وسلم زمانی بزبر بەکاربێنێ خوا ئەمەشی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهێشتەوە تەنانەت تۆش ئەگەر فەضڵەن دوول لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوانە بۆ قەلگی زوان نابێ زمانت زبر بێ فەز ئەزانی چییە ئەو ئاوەیە لە پشتی حوشترا دەمێنێتەوە ئاوی زۆر خواردێتەوە 15 ڕۆژ ئەو نەخواتەوە بە خیاڵیانایە ئەوەندە ماوەتەوە دوول لە ڕیجەنافتان و بینەران بۆگەنی کردووە قورئان دەفەرمێ واللهی قسەی وایە ئەوە بۆگەنی لێدێ قسەی هەیە بۆنی گوڵی لێدێ قسەش هەیە بۆنی گوڵەکە ڵەیەکەی لێکەوە دوول لە ڕوتان بۆنی ئەوەی لێدێ عینی فەضڵەکە قورئان باسی ئەوە دەکات جا سبحان الله فەضڵا غەلیظ القەلب هەر کەسێ زمانی زبر بێ دڵیشی ڕاق دەبێت هەردووچیان بەیەکەوە هاتوون فەضڵا غەلیظ القەلب زمانی زبر هەر کەسێ زمان ناڕەحەت بێ زمان زبر بێ زمانی ئازار و هەستی خەڵکی بریندارکە سبحان الله خوا دڵیشت ڕاق دەکات فەضڵا غەلیظ القەلب لانفضوا من حولك بەخوا ئەبوبەکر و عومەر بەدواو نەدەمان جا خوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر ڕەحمەتی خوا نەبووایە و زمانت زبر بووایە دڵ ڕاق بووایە وەکو فەض ئەوەیە تەسبیحێک کە دەپسڕێ داوەکەی پچڕا هەر دەنکەی بەلایەک جا لەسەر کاشی و شوشە بێ هەر 50 مەتر بەولاترەوە دەنکەی نادۆزێتەوە بەڕێزانەی مامۆستا باسیەکەی زۆر مەمارەسیم تند و تیژیەکەن یعنی لەسەر مینبەر لە کاتی بانگ یعنی هاوار بەدەنگی بەس قسەکەن و خەڵکی تۆمەتبارەکەن هەندێکدا تەشهیرەکەن قسە ئەڵێن ینی ئەوە گرفتەکەی مامۆستا خۆیمانە وایەتانی قورئانیان خوێندوتەوە ئەم عەقیدەیە ئەبێ ممارەسەیەکی لە کرداردا ئەینا تۆ ئێستا ئەم ئاەتە قورئانیت چ کەسێکی لە موسڵمانان نەیخوێنێتەوە ڕەمەزان و دووسێ ختمی نەکرد بێت چەند جار بەسەریات ڕۆیشتووە بەڵام گرنگەوە ئەم ئاەتە قورئانیە ممارەسەی بکەی لە ژیانی ڕۆژانەدا پێی دەوترێ عەقیدەی ئیسلامی ئەوە لەوێدا مامۆستا خەڵکانێکی ئێمە خەڵکێکی گەنجمان ڕێزمێ بۆ ئەم گەنجە بەڕێزانە وا ڕاهاتوون یا مامۆستاکان ناوی خوان وا بیستوەتەوە مەلا فڵان کەس مامۆستا فڵان کەس ڕێزمێ بۆ مامۆستایشی وتار خوێن لەسەر مینبەر زمانی دەڵی ئاگرە کورە هەر حای خەڵک دەبا ئەو بەڕاستی عەقیدەکەی زۆر خاوێنە یەک کەس ناپارێزێ جا بۆی مەجلیسەکەمان هەر قسەیەکی خۆشی تێدا بێ قسەی کتێبێکی مامۆستا تۆفیق کەریم هەیە نووسەر و وەرجێڕ و ڕۆشنبیری ئیسلامی مامۆستا تۆفیق کەریم لە کتێبی کاریگەری ئیسلام لەسەر کەلەپوری کورد لەناو کەوانەیەکە گاڵتەوگەپەکەی لە لاپەڕی 1985 دەڵێ بەرپرسی جامە لە کەناڵی پەیام باسی زەمی کەناڵی پەیام ئەوە بەرپرسی کەناڵی پەیام لە شاری هەولێر بۆی جێڕامەوە وتی مامۆستا فڵان کەس پێی وتم کاکەوە چێ هەرگرتوتانە بە مامۆستا فڵان کەس فڵان کەسەوە کەناڵی پەیام وتارەکانی من لە ڕەمەزانە ناگوازێتەوە وتم ئەم جمعەیە دێین بۆ لای جەنابەت بەڵام مامۆستا بە شەرتێک تۆ ناوی خەڵکی دێنی ئێمە دەستگای ڕاگەیاندنین لە ڕووی ئەتەکێتی ڕۆژنامەوانیەوە بەرپرسیارەتی لەسرە ناوی کەسێک بێنی دەستگاکەمان شکاتی لێ دەکرێت لەوەسێت دوایی دادگامان لێ بگرن وتی نانەوەعد بێ ناوی کەس نایانم وتم زۆریش هاوار مەکە زۆر خەریکە مکەبەرەکان دەتەقن وتی خەڵک وای پێخۆش خەڵک وای پێخۆش یعنی خەڵک حەزی لە وتاری توندە جارجارێ خەڵکەکە هانی مامۆستاکەیدا ئاوا بێڵە بەڕاستی وتارەکەی تند بوو لە کاتێکەوە مخالفەی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وڵات چوین مامۆستا دەوری 10 دقە کەناڵی پەیامیش بە مایکەکەی و لەبەر دەمیەتی باشە دەستی پێکرد 10 دقەی یەکەمی مامۆستا باش بوو
دوایی گەرم بوو کتی بەخوا دڵم ناهێڵە ئەو کافرانە ئەوا بیخۆن ئەبێت تۆزە بیان شکێنم هەر پێمەڵێ قسە باڵێ، بکەن هەر قسە مەکەن کوڕە بەخوا قسە دەکەم ئەوە تا بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید دەیانێت ئەو هەموو گەنجان بەلا ڕێدەبردو هەی لعنەتی خواتان لێبێ خوتی وتم بەخوا هەر باشترە کە بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید تۆزێ دوورە. دەستیان ناگاتە پێیان داوای لە سەقیتکەن تۆزە دوورە بەخوا لەوەی هاتە پێشەوە کتی خەڵک دژایەتی قورئان دەکە کوڕە چۆن قبوڵی دەکەم کۆمپانیایەک پەیدا بووە ئیمساکی ڕەمەزان و نوێژەکانی داناوە ئاەتی یا ئەیها الذین آمنوا کتیب علیکم الصیام ئاەتی قورئانە لەسەر ئەو وەرەقەی چاپی کردو بە کەڵکیدا بڵاوی دەکاتەوە دوای ئەو وەرەقەیە فرێ دەدرێ دەژێت پێ دەخرێ ئەوە سوکاتێ بە قورئان کوڕە چۆن سوکاتی بە قورئان بکرێ و بێدەنگ دەبم دەڵێن ناوی مێنە والله ناوی دێنم والله کۆمپانیە فڵان کەس و حاجی فڵان کەسیشە ئەڵێ بە ذاتی خوا تازە لەسەر تێکەوتینەوە کەناڵە فەزاییە و دوایی هاتینە دەرەوە من بە بێتاقەتی ڕۆیشمەوە کەناڵیان پێچایەوە تەلەفۆنێک مال کتێن والله ئەو کاک حاجی فڵان کەسی ئەو کۆمپانیای پیاوێکی حتا بڵێ بەڕێزە نەکسو کاتی بەئاتی خوا نەکردو نەعوذ بالله هەر تەقویمی ڕەمەزانی چاپ کردو خزمەتی فڕێ نادێ خزمەتی خەڵکی کاتی ڕۆژ و شکاندن و بەربانگۆوانە سێ چوار تەلەفۆنیکەم بۆ هەر خەڵک ناڕزایی خۆیان کوتیان والله ئەو پیاوە زۆر پیاوێکی چاکە وڵا گەیشت بە ماڵەوە مامۆستا خۆی تەلەفۆنی کرد دیکاکە وتارەکەم دامەنێن بەخوا بە خەڵک نایە وتم بۆ کوڕەکتی دوایی بۆ معلوم بوو کە چوومەوە ماڵە سەیرەکەم ئەو حاجی فڵان کەسە خزمەتی مزگەوتی خۆمان دەکا هەر ئەو کۆمپانیایە کە مزگەوتەکەی دروست کردووە ئەوەندە گەرم بووم لە بیرم چوو بۆەوە فڵان کەسە جاری وە هەیە ئەم ئینسانە حیساب بۆ هیچ کەسێک ناکە بەڵام خەڵکێکیش لە ناو مسلماناندا کە گرەی دەرونیان بۆ دروست بووە ئەڵە بەڕاستی فڵان کەس زمانی لە کەس ناپارێزێ و تارخوێن بانکخواز دەبێت ئاوا بێ ئەوانش مامۆستا خۆی مامۆستاکە خراپ دەکەن ئەجادی بە زمانێکی شیرین بڵێ وەڵای مامۆستاوە پێچەوانەی نەسی قورئان بوو فبما رحمة من الله لنت لهم بەتایبەتی تۆ لەسەر مینبەری لە کاری بانکخوازی دای ئەو خەڵکە ماڵی خۆی بەجێ هێشتۆ منداڵەکانی خۆی بەجێ هێشتووە هاتۆ لە بەردەمی تۆدا لەسەر ئەژنۆ دانیشتووە جاری وا جێگاکە ساردە جێوایە جاری وا لە هاوینا گەرمە وەکو پێویست نییە ئەنجا ئەو خەڵکە ملکەتی ئەمری خوایە دەتوانی بڵێ ئەم ڕەفتارانە لە ناو کۆمەڵگای مسلماندا دەبێت ئاگامان لە خۆمان بێ بە خۆمان داچینەوە بڵین عقیدەی ئیسلامی وانییە ینی ئەسڵەن عقیدەی ئیسلامی پێچەوانەکەیەتی چونکە عقیدەی ئیسلامی یەکسانە بەڕێز و حرمەت و خۆشەویستی عقیدەی خاوێن سەیری خۆمانکەی خوا ڕەحم بە خۆمان بکەم بە هەموو براوخشکانی مسلمانمان عقیدەی خاوێن فێری ڕێزت دەکا فێری خۆشەویستیت دەکا فێری تەبایی و برایەتی و بەیەکەوە گونجانت دەکا ئێستا عقیدەی ئیسلامی لە ماڵی خۆتەوە دەست پێ دەکا لە قورئانە هەمیشە قورئان بخوێنەوە بە وردی دەفەرمێ وەبیلوالیدەینی ئیحسانە لە هەموو قورئانە نیمانە ئیلە الوالیدەینی ئیحسانە مامۆستا یەکێ دەپرسێ باشە وەبیلوالیدەینی بە با لەگەڵ ئیلا هەردووکیان حرفی جەرن باشە بڵێ ئیلە الوالیدەینی ئیحسانە لەگەڵ وەبیلوالیدەینی ئیحسانە فەرقیان چییە وانە باس چونکە خوا قورئان کەلامی الله سبحانه وتعالى دەستکردی مرۆڤی تێدانێ وشەیەکی مرۆڤکردی تێدانێ معنا گەورەکە لێدا دەدەکەوت و بیلوالیدەینی ئیحسانە یعنی ئەو گەنجێک کە عقیدەی ئیسلامیت خوێندووە کە پابەندی بە دروشمەکانی ئیسلامە واجبە ئاگاد لە دڵی باوکت بێ نەگەوەی لێ نەدەی نەگەوەی بڕوویە هەڵنەشاخی فەلا تەقل لەهما وفی نەوار حرامە ئەبێ ئاگاد لە هەستیشی بێ قسەیەک مەکە کە باوکت پێی ناڕەحەت بێ وەبیلوالیدەینی ئیحسان ئەگە باوکت کە نەفتی سەر جێگا بوو تۆ کابرایەکی دەوڵەمەندی ملیارلێری نابێ بڵێ وەڵی بە ئەرکی سەرشانی خۆم هەڵدەستم خزمەتکارێک بۆ باوکمیان بۆ دایکم دەگرم فلیپینیەکی بۆ دەگرم کەسێکی بۆ دەگرم ڕێزم هەیە بۆ هەموو مرۆڤەکانی سەرزەوی $400 $500 دەمێ بۆ ئەو پوارەکەی زۆرە هەر شەو ڕۆژ لەسەر چاوی دەگرێت ئەمە بەس نییە ئەوە ئیلە الوالیدەینی ئیحسانە ناوەڵڵا خوا بەوە لێت ڕازی نابێ ئەبێ بە دەستی خۆت خزمەتیکەی چونکە باوکەکەت چاوەڕێت تۆ بە دەستی خۆت پارۆنانەکە بخەیتە دەمیەوە بڵێ دایجان بە قوربانە دەم کچەکە خۆی دایکی پاکاتەوە نەخزمەتکاری بۆ بگرێ بڵێ من پارە دەدەم خۆ نایڵم وەکو گوڵ بە خێوی دەکەم لە خانی بە ساڵات چوانە لە وڵاتانی ئیسلامیدا مامۆستا ئەم دوایانە نەبێ خانی بە ساڵات چوان لە جیهانی ئیسلامیدا هەر نەبووە دایک و باوک لەسەر چاوان گیراوە ئەمجا باوکو دایکەکە کافر بوو ئێستا جار هەیە من گەنج گلەی لێکراوە باوکێک توێتی وەڵی پێم دەڵمەوە بابە تۆ مشریکی یعنی بە تەواوەتی ژیانمان لە ماڵی ناڕەحەت بووە دەی حتا فەرز ناباوکەکە کافر بوو ئەگە کافریش بوو فەلا تطیعهما لە یەک شتێ بە قسەی دایک و باوکت مەکە کە کوتی وەرە کافر بە بەڵام وەصاحبهما في الدنيا معروفة الصاحبهما يعني مصاحبەیە لە دایک و باوکت جیامە بەوە ماڵی بەجێمە هێڵە ئیهمالیان مەکە قسەیان لێدا مەبڕە هاوڕێیەکی باش بە لەگەڵیاندا لە دنیادا مافی ئەوە نییە بە کودایکت کافرن تۆ بینی ئەولادایەتیان لەگەڵ قەتعەکەی واجبە دیسانەوە هەر حەقی دایک و باوکەتیان بەرامبەر جێبەجێ بکەی بەڵام بە قسەیان مەکە لەوەدا کە دەڵێ مەچۆ مزگەوت
کە دڵە سوژدە بۆ خوامەوە کە دڵێ وەرە مشریک بە لە ئەوە بە قسەی مەکە بەڵام وەصاحبهما في الدنيا معروفة مامۆستا سەیری لە بەرنامەی نیهانی قورئاندا حەز دەکەم هەموو شتەکانمان قورئانی بێ ئێستا بۆ هەموو خەڵک خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکات وەقولوا للناس حسنا نافەرمێ للمؤمنین کەسەکە علمانیەکە چەپێکە بێباوەڕێکە جوولەکەیەکە مەسیحیەکە زەردەشتیەکە کاکەیەکە یەزیدیەکە ئەبێ ئیلا حسنا ئاگات لە زمانت بێ بەڵێ ئەمە عەقیدەی ئیسلامیە مادام ناسە مرۆڤە ئیلا هەستی بریندار مەکە ئیلا جوانترین وشەکانی بەس دوو هەڵبژێرە جارێک برادرێک لە کاتی پیرەمەگرونمە وتی مامۆستا خوا بەس بە یەک شت لێم خۆش دەوێت وتم بۆ وەکتی کۆمەڵی یەزیدیمان لەگەڵ بوون لە عەسکەریدا ڕۆژی وا بوو 100 جار لە ڕقیوان دەموو شەیتان بەنەعلەت بێت تفم ڕۆ دەکەی بۆی پێ قەڵز بن وەڵڵاهی برا خوا گەورە مەگە بە نەزانی خۆل لە دووبورێ هەموو دەمە شەڕم بوو لەگەڵیان خوا مەگەر بە ئەوە لێم خۆش بێ ئەوەندەم عەزیەت داون تۆ بێ ئاگای لە کەلامی خوا بە حساب و عەقیدە زۆر خاوێن بوو بەڵام خوا فەرمووی وەقولوا للناس حسنا ئەبێت تۆی موسڵمانی عەقیدە پاک هەموو خەڵکی گوڵت لێ ببینن بەڵام بۆ دایک و باوک مامۆستا عەفوم کە بەڵام بۆ دایک و باوک نابێ حوسنا بێ وەقل لەهما قەولا کەریما ئەوان دەبێت تایبەت بێ ئەو قسانی کە لەگەڵ دایک و باوک تا دەیکەی دەبێ هەڵبژاردەی ناوگوڵەکان بێ جوانترین گوڵ لە ناوگوڵدانەکە دەرێنی ئەوەی خەڵک حوسنایە سبحان الله ودا قورئان چەند وردە ئەوەی دایک و باوکت دەبێت کەریمە کەریم ئەوەی یعنی ئاگال لە تۆنی دەنگت بێ دایک و باوکت دەنگ بەسەریانە بەرز نەکەیتەوە میهرەبانی لێ بسۆڕێتەوە کەریم یعنی ڕێز یعنی چۆن کەسێک لە بەرامبەر بەرپرسێکی گەورەی خۆیدا گەورەم ئاوا دەست لە سەسنگ دەبێت ئاوا هەموو شەکان ڕێز و حرمەتیان لێ بارێ ئەگەر هی خەڵک حوسناوێ بۆ دایک و باوکت نابێ حوسناوێ بەڵام جار هەیە بەداخەوە کچەکە نوێژیش دەکا ڕۆژوش دەگرێ کوڕەکە بە هەمان شێوە لەگەڵ هەموو خەڵکات زمانی گوڵە کەسی بۆ دایک و باوک خۆی زبرە چاولێ عەقیدەکە بوو بە عوقدە پێچەوانەی نەسەکانی قورئانەکەن عەقیدە یعنی قورئانی پڕبەرەکەت و بەخشش ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا ليس منا في عصر صلى الله عليه إسلامتي كردي دروا براستي لدين حالي نبوة براستي إسلامتي جبزيا نكدوا أو كسيكوا عقيدة إسلامي حالي نبوة بزيبة من شوك من دانايته بزيبة من دالان دانايته زاريو كابرا لمزقوت من دالان دردك هەر چاوی دەچێتە پشتی سەری کە مناڵک دەبینێ لە ڕەمەزان هاتوۆتە مزگەوت دەستی میرەبانی بەسەر بێنە ئامۆژگاری بکە شیرینیەکی بدەیە ڕێنمایی بکە وڵێ باوەجەوە بێنە تەنیش خۆتەوە مەیەڵە منداڵەکان هەموو بەیەکەوە بن بیعاری بکەن بیانێ نەو سەفەکانەوە بۆی فێرییم بن با مامۆستاکان مڕعاتی دڵی منداڵەکان بکە جارجارە چیرۆکێکی نەرمونیانی منداڵانەشیان بۆ بژێڕێتەوە ئەوانیش لێ حاڵی بن مزگەوتیان لەلا خۆشەویست بێ و ڕێزی پیرەکانمان بگرێ بەڕاستی ئەم عەقیدە ئیسلامی ئێمە مامۆستا لەگەڵ ژینگەش مامۆستا ئەوەت پێەکە مامەڵێکی جوانت پێ دەکات بیزە بەدوای مامۆستا عەقیدەی میلەتی کوردی موسڵمانی ئێمە بڕواتان هەبێ بە شانازی بکەین بە عەقیدەی کوردی موسڵمانی خۆمانەوە تۆ سەیری خەڵکانێک مەکە ئەم میلەتەی ئێمە لە 100 کافرە نەبڕام وانە واللهی عەقیدەی باب و باپیرانی دایە گەورەی من و باوە گەورەی تۆ و باوکم دایکی ئێمە خاوێنترین عەقیدەیان هەبوو ئەم میلەتی کوردە هەموو پێغەمبەرانی خوای سەلامی خوا لەسەر هەمویان بێ هەمویانی بەلاوە ڕێزە سەیری میلەتی کورد ناوی هەموو پێغەمبەرەکانی هەیە لە ئادەمەوە هەیەی تا یوسفی هەیە ساڵحی هەیە موسای هەیە عیسای هەیە وانە هەموو ناوی پێغەمبەرەکان لە ناو میلەتی کوردان سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە سەحابە بێ دوا سەحابە لە لای کورد بەڕێزە ناڵ هەر ئەبوو بەکر و عومەر ناڵ ڕقم لە عەلی و حەسەن و حوسێن باوەڕکە چۆن ئەبوو بەکر و عومەری هەیە حەسەن و حوسێنی هەیە عەباسی هەیە چاولێ هەموو ناوەکان بەبێت جیاوازی فلان سەحابە و فلان سەحابە هەموو سەحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی ڕێزیان لەسەر چاوانمانە تەنانەت ڕێزی هەموو زاناکانمان لە عەقیدەی ئیسلامی کوردەواری ئێمەدا خەڵک پێش مامۆستایەکی ئاینی ناکەوێت ئێمە گەنج بووین یعنی من تەمەنم 22 ساڵ بۆ کەمەلا بووم کابرا تەمەنی 80 ساڵە بۆ گۆچانێکەوە بەس بە ئاماژەیەک 100 چەکدا بەدوویەوەیەتی کەچی قەل لە ڕێگا پێش من نەکەوتۆ لە مزگەوتە ئەڵێ مامۆستا تۆ پێشەوای ئاینی خۆ من بە ئەولادی ئەو دەشیام ئەولادی ئەولادەکەشی من هیچ هێزێکم نەبوو ئەو 100 چەکداری بەدووە بوو عەشرەتێکی لەگەڵا بوو کەچی پێشی فەقەیەک ناکەوێت دەڵ ئەو فەقەیە قورئانی لە سنگایە ئەمە ئەم عەقیدە پاکیە وای لێ دەکە ڕێز و حرمەت چاو لێیە لەناو میلەتی ئێمەدا دەباری بەڵام ئێستا جار هەیە خەڵک ڕێزی مامۆستای ئاینی وەک پێویست ناگرێت ڕێزی بانخوازەکە ناگرێت ڕێزی فەقی مزگەوتەکە ناگرێت خۆشی زۆر پێ لەو موسڵمانترە ئەگە بڵێ بێدینەکە کێشە نییە بەس ئەم زۆر خۆی پێ موسڵمانە عەقیدە پاکە کە بەچی بەداخەوە ڕێزەکەی کاڵبێتەوە جارە بینی زۆر توندوتیشێکی بێتە نێوان دوو کەسی موسڵمان لە ناو مزگەوتێکە چوزانم لە شوێنێکە لە مجتەمەعێکە لە خێزانێکە
لەسەر سنەتێک لەسەر خلافێکی زۆر بەسیط تێگەیشتێکی توزانم ینی نا هەموو سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مایەی خۆشەویستی دروستکردنن. والله هەموو سنەتەکان بۆ ئەوەن ئێمە یەکتریمان خۆش بێ. بۆ نمونەیەکی ئاسایی ئێستا پشمین کەسێ دەپشمێ یەکسەڵ ئەلحەمدولله، کەسێکی تر پێڵێ یەرحەموکە الله، گفتوگۆیەک دروست بوو. یعنی ئەگەر بە کوردیەکەی خۆمان حیسابکی پێی دەڵێ فڵان کەسی بەرامبەرم، فڵان خوشکیم مسلمانم، فڵان کەسی برای مسلمانم، ومێدی تەندروست باشی و لەش ساغیت بۆ دەخوازم. ئێستاچێ لەوانەیە لە من بپرسێ ئەی مامۆستا بۆ وا ناڵێ ئەم ئەلحەمدولله و یەرحەموکە اللهی بۆ چییە؟ هەر بڵێ فڵان کەس کە پشمی ومێدی تەندروست باشی و لەش ساغیت بۆ دەخوازم. ئیسلامی ئێمە هەمووی حکمەتە. ئەلحەمدوللهکە بەکار بێنە زیکری خوایە، با بۆ قیامەت شتێکت پێ بێ، ئەوە دوعاکات یەکەم بۆ خۆت سوپاسی خوات کرد، دووەم بەرامبەر دەڵێ خوای گەورە هەدیەکی بۆ ناردووی، پشمین کۆمەڵە ڤایرۆزە لەشت دەکاتە دەرەوە، ئاسوودەیەکت پێ دەبەخشێ، تۆزە چست و چالاکیت پێ دەبەخشێ، یعنی لە هەندێک نەخۆشی دەتپارێزێت کە دکتۆرەکان قسەی لەسەر دەکەن با ئێمە قسەی لەسەر نەکەین. ڕەحمەتێکی خوایە دەڵێ یەرحەموکە الله، خودای پەروەردگار ڕەحمەت پێ بکات. چ دوعایەکی جوانە. بەڵام جار هەیە ئەگە وریانە بین لە پێناوی سنەتەکەدا وەک کابرای لێدێ، هەر مامۆستا تۆفیق کەریم هەر بۆ قسەی خۆش بیجێڕینەوە، مامۆستا تۆفیق کەریم لە کتێبی کاریگەری ئیسلام لەسەر کەلتوری کورد لە ئەدەبی گاڵتەوگەپا لە لاپەڕی 130 لە چاپی یەکەم 2016 چاپکراوە، ئەڵێ سەرەتای ساڵی 90ەکان کە هێزی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە هەبووە زاڵگەیەکیان هەبوو لە شوێنێک، یەکێک لە پێشمەرگەکان زۆر بە حیسابی خۆی عەقیدە خاوێن دەرسی عەقیدەی بە جددی خوێندەوە، زۆر پێداگل لەسەر جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە خۆی کەسێکە زۆر دڵسۆزی ئیسلامە، زۆر خۆی یعنی دەیەوێت لە خۆی پەروەردگار و لە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم بە سنەتەکان نەگەوەی تەکەبوری هەبێ، وای لێ حاڵی بۆ دەیەوێت موو بە موو پێ بە پێی خۆشەویست بڕوا صلی الله عليه وسلم. بەڵام بە تێگەیشتنەکەی خۆی بە بێ گەڕانەوە بە ئەسڵی ئیسلامیەکە. ئەڵێ سوێد لە بازگەکەدا لە زاڵگەکەدا پاسێکی 21 نەفەری پڕ لە نەفەر دێ، کابرای پێشمەرگە دەچێتە ناو پاسەکەەوە بۆی تەفتیشێکیان بکە بزانێت داخۆ خەڵکی نامۆ کە بۆ سنوورە هاتۆ بۆ گەشت و گەز گوڕانی خەڵکێکی نامۆ، خەڵکێکی خۆتەقێنەرەوە، یعنی کەسێکی تیرۆریست تێدا نەبێ مای مەترسی بێ بە حساب دڵسۆزی دەنوێنێ و کاری خۆی لە بازگەکەدا جێبەجێ دەکات. ئەچێتە ناو پاسەکەەوە یەکێ دەپشمێ، یەکسەر بەتونیڵ ئەو چێ بوو پشمی، ئەوەندە بەتون ئەوە چێ بوو پشمی، هەموو بێدەنگ دەبن، کەس ناوێرە خۆی بکاتە خاوەنی پشمەکە. ئەوە ئەڵێم چێ بوو پشمی، دیسان بە تۆنی تونتر پێم بڵێن پێم بڵێن چێ بوو پشمی، دووسەیەکی وەکو جەناتڵن وەڵڵا برا نازانین، ئەڵێ بە زاتی خوا سوێن دەخوا قەسەم بەخوا نای هەڵم تایەکان یەتەقێنم هەتا پێم نەڵن چێ بوو پشمی. تازە تیم پەیدا دەبێت کەس خۆی ناکە بەڵێن بەخوا کارەساتێک تازە قەوماوە پشمیوە. وڵا دوایی یەکێک دڵن کاکە ژن و منداڵی تێدایە و گەرمایە و با خەڵکەوڵە بەخواشتی وانە هەتا پێم نەڵێن چێ بوو پشمی ناڵم ئەم پاسە بڕوە. کابرا لە دو وڵا کاکە وەڵی چییە فەرمووی لە خزمەتام چ هەڵەیەک بکراوە من بووم پشمیم، ئەڵێ بڵێ ئەلحەمدولله، ئەڵێ ئەلحەمدولله، دڵێ دەباشە یەرحەموکە الله، فەرموو بڕۆن. کابرا تا جارێشکە سڵ لە دەسەڵاتی ئیسلامیش دەکات، ئەی قوڕ بەسەرم لەسەر پشمینێک منەوە هەمووی عەزابم کێشتووە، جاوەرە شتێشکە لە دەزڕۆ بدە. ئەمە بە حساب سنەتێکی جێبەجێ کرد. مامۆستا حەمەد ڕەشید پێنجوینی بانخواز ئێستا لە بەریتانیایە لە کتێبی ڕاستچەنینی ڕوحەتەم و مژاویەکاندا کە بە هەدیە تەوزیع کراوە، ئەڵێ سەردەمانێک لە وڵاتانی عەرەبی بەتایبەتی لە میسر و ئەوانە شەوانە دەستگای ئەمن و ئاسایش دەچۆسە مزگەوتەکان لەسەر قونوت لەسەر تەراوی 8 ڕکات بکەی یان 11 ڕکات بکەین، زۆربەی شەوان لە مزگەوتەکانە دەبوو بە کێشە. بڕۆکە لەم ماوەی پێشودا لە مزگەوتێکە لە نوێژبیانی خەریب لەسەر قونوت بێتە شەڕ. مامۆستا خوێنبووی کابرا دێوە ناوێ بیخوێنی بیدعەیە، ئەو حەدیسی بۆ دێنای ئەو بۆی دێنای. ئەم عەقیدەیە کە نەبووە مایەی خۆشەویستی و ڕێز و محەبەت و برایەتی کەواتە بۆتە گرەی دەرونی. گرەی دەرونی ئەوەیە مرۆڤەکە بەس تەنها خۆی پێ موسڵمان بێ، یعنی وا بزانی خەڵک هەمووی کافرە، هەمووی مبتەدیعە، بەڵەس دەکرێت سیفاتی مشریکی تێدا بێ، بەڵام ناوی بڵێ فڵان کەس تۆ مشریکی، بڵێ ئەم ڕەوشتانە ڕەوشتی ئینسانێکی مشریکن، ئەم سیفەتانە سیفەتی ئینسانێکی مبتەدیعن، بەڵام نابێ بڵێ فڵان کەس تۆ مبتەدیعی، نابێت سەلامی لێ نەکەی، نابێت نەفرەتی لێ بکەی، نابێت لەعنەتی ئەڵڵای سوبحانەهو وتەعالا نەعوذ بالله بۆ بنێری. خەڵکانێکیشمان هەن مامۆستا لە کاتی جێبەجێکردنی حکمی ئیسلامیدا ئێستا ئێمە خەڵکە تەکفیریەکانمان بینی، توندڕەوەکانمان بینی، هەر لە وڵاتی خۆماندا پێشمەرگەیەکی دەگرت کە لە ناو سەنگەرەکەیدا بە ڕۆژوو بوو نوێژی دەکرد، دەیگوت شایەتمان بێنە، خۆم ڤیدۆکانیان هەیە، دەیگوت بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله، ئەمجا سەری دەبڕی پەنا بەخوا. ئەوە گرەی دەرونی هەیە، ڕیشیشی هەبوو بە حساب سیمای ئیسلامی و ئاڵای محەممەد ڕەسوول اللهشی بەرز دەکردەوە. ئەو تێگەیشتنە هەڵەی کە قوڕی بەسەر موسڵماناندا کرد کە ئایا دەستێکی
ئیسرائیلی لە پشتەوە بێ ئەمریکی لە پشتەوە بێ ناپاکانی لە پشتەوە بێ ئەمەی ئەمر لەوانەیە کەسەکە خۆی هەستی بەوە نەکرد بێ بە حساب حکمی خوای جێبەجێ دەکرد کە لە کاتێکا کەسێ شایەتمانی هێنا خوێنی حرام دەبێ ئەم شایەتمانی پێدەنا و دەستەری دەبڕی بەڵام لە ئیسلامی ئێمەدا وانێ لە ئیسلامی ئەمەدا عەبدوڵڵای کوڕی حوزافەی سەهمیمان هەیە کاتێک کە بەدیل دەگیریان بەدەستی ڕۆمەکانەوە سەرۆکی ڕۆمەکان پێی دەڵێ عەبدوڵڵا وەرە بەس سرم ماچکە من هەموو دیلەکان ئازاد دەکەم عەبدوڵڵا بەسەر چاو سەری کافرێک ماچ دەکەم بەس بۆی هاوڵەکانم سەریان نەبڕدرێ ئیسلامی ئێمە سەری کافر ماچ دەکا لە پێناوی سەری خەڵک نەپەڕێندرێ کابرای کە سەری خەڵک دەپەڕێنێ لە کاتێکە شایەتمانیشی پێدێنێ کەواتەمە عەقیدەی ئیسلامی نەخوێندووە عوقدەی گرەی دەرونی بۆ دروست بووە عوقدەی ئیسلامی خوێندووە کەواتە مامۆستا لە کۆتایی بەرنامەکەمان ناکە کاتمان زۆر نەماوە بە کورتی چۆن بکەین کە لە جێی عەقیدە عوقدەمان بۆ دروست بێ بەگەڕانەوە بۆ خزمەت قورئان هەر وەختی ئێمە نەگەڕاینەوە بۆ خزمەت قورئان عەقیدەکەمان خاوێن نابێ لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثێکەیە هەموو جەنابتان بیستوودا متفق علیه بوخاری مسلیمە سێ گەنج ویستیان نایابترین خواپەرستی بکەن سێ گەنج دڵسۆز بۆ ئیسلام قیامەتویست زۆر خۆبەخش بۆ کاری ئیسلامی بەڵام ئەم سێ گەنجە وتیان ئەو کارانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیان کە لە مزگەوتا وەڵای شتی زۆر ئاسانن ئێمە حەز دەکەین عیبادەتێکی تایبەت بکەین تایبەت بەس بە خۆمان ئەمەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر چاوی ئێمە دەیکا لەناو مسلمانان و مزگەوتا کوڕەوەڵا زۆر ئاسانە و پێنج فەرزەی جەماعەت و جومعە و هێندە زیکر و قورئان خوێندنەوە زۆر ئاسانە بۆیە چوونە لای خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتیان بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەزا و ڕەحمەتی خوا لە هاوسەر بە ڕێزەکانی بێ لە ماڵەوە چۆن بووە ئەوەش نیشانەیەوە ئەمانە کەودەن نەبوون زۆر زیرەک بوون مرۆڤ لە دەرەوە دەتوانێت مجامەلە بکە ڕووی ڕاستەقینەی پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه و سلم لە دەرەوە ماڵەوە هەمووی وەکو یەک بووە ئەینا هەموو مرۆڤێکی تر تۆزێ دیوی ماڵی فەرقی هەیە لەگەڵ دەرەوەدا ڕاست ئەوان چوونەوە ماڵەوە لە خێزانەکانی پرسن جا سەیری وردەکانی فەرموودەکە من حەز دەکەم هەموو ئەم گەنجە بە ڕێزانەش کە قورئانتان خوێندەوە یان فەرموودە لە سەو و شەبە و شەی بنووسن فەلەمما ئەخبەرەهم نافەرمێ فەلەمما ئەنبەئەهم یعنی ژنی ماڵیش کە عەقیدە خاوێن بێ کەسێک پرسیارێکی هاوسەرەکەی لێکرد دەبێت لەو گۆشەیەکی بچووکە وەڵامی داتەوە نابێ ورد و دریشتی ژیانی مێردەکەی بۆ باسکە ژنەکان نەهاتن بڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە و ئەوە نە ئەوە ئەنبەئەهم کۆمەڵت تایبەتمەندی ژن و مێردایەتی و ناو ماڵ هەیە ئەبێ ژنی عەقیدە پاک هەمووی پارێزێ سڕیاتی ماڵە ئەخبەرەهم بە ئەندازەی پێویست باسی عیبادەتیان بۆ کرد ئەو گەنجانش زۆر بە ئەدەب بوون نەیان کوڕەجاوەکەی عیبادەتە وەڵڵا زۆر کەمە نە وتیان ئەینە نەحن من رسول الله صلی الله علیه و سلم ئاخر ئێمە لەکوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەکوێ ڕحمان بە قوربانی بێ پێغەمبەری خوا لە گوناهی ئەوەڵ و ئاخری خۆش بووە بەخوا ئەو عیبادەتە کەمەی ئەو دەیکات چونکە خوا لە گوناهی ئەوەڵ و ئاخری خۆش بووە بۆ ئێمە نییە ئەو لەکوێ و ئێمەی گوناهبار لەکوێ بۆیە هەر یەکەیان هەڵەکە لەوێ دەستی پێکرد زۆر دڵسۆزن زۆر قیامەتویستن زۆر چاکەویستن بەڵام بڕیارەکە نەگەڕایەوە بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم نەگەڕانەوە بە خزمەت قورئان خۆم بڕیار دەدەم یەکەمیان وتی ئەنا ئوصلی اللەیل ئەبەدا والله وعد بەڵێن بێ لەم ساتەوە تا دەمرم هەموو شەوێک لە ئێوارەوە دوای نوێژ عیشا بەخەبەر بوو لەسەر بەرماڵ بم بەس شەو نوێژ بکەم تا بانگی بەیانیەدا ئێستا مەخوا خەڵکێک بڵێ لە باشە شەو نوێژ ئەو پەڕیکارێکی چاکە صفەتی مەردانە تەتەجافا قلوبهم عن المضاجع ئەمە بە پاڵەوان دەکرێت شەوان بەڵام بەچی تێکیدایەوە سەیری دەکەکە ئەبەدا هەموو شەوگارەکە ئێ باشە تۆ شەوگار هەموو شەوەکە لەسەر بەرماڵبی وڵا برا خۆ تۆ ڕۆبۆت نی وڵا ڕۆبۆتیش پشووی دەوێت ئەبێ ڕۆژ هەتاوارە خەوتبی ئەی چێخ ڕزق و ڕۆزی بۆ پەیدا کەڵ بە خەڵک خێت بۆ پێ بکە ئەبێت دەستێکی سوالکەرت هەبێت شەو حتا بەیانی شەو نوێژ دەکەم ڕۆژش تاوارە نووسم لەوانێ نوێژەکانی کەشت لە قیسچن ئەگە هەستیەوە نوێژەکان بکەی و بخەوێەوە خەڵکدان بۆ حازرکە نەگەڕانەوە بۆ خزمەت سوورەتی فورقان لە کاتێکە خۆی پەروەردگار باسی ئەهلی شەو نوێژ دەکا دەفەرمێت کە دەفەرمێ والذین یبیتون لربهم سجدا وقیاما لە پێش ئەوە دەفەرمێ والذین یمشون على الأرض هەونا یەمشون بەردەوام دەگەڕێن لە ناو بازاڕە کار دەکەن کەسابەت دەکەن ڕزق و ڕۆزی خۆیان پەیدا دەکەن والذین ئیذا ئەنفەقوا نەک بەشی خۆیان پەیدا کردبێ ئەنفەقوا دەشبەخشن بەڵام ئیسراف و زیادەڕەوی ناکەن و دەستخونجاوی ناکەن ئەوان نەگەڕانەوە بۆ خزمەت قورئان ویان زانی قورئان بەس باسی شەو نوێژە قورئان پێش باسی شەو نوێژ باسی کاسبی ڕۆژێ دەکا کاسبی ڕۆژین ئەهلی بەرماڵی شەوین لە کاتێکی دیاریکراودا و حەقیوالی تریش دەدەین کەواتە یەکەمیان هەڵی کرد دووەمیان وتی وأنا أصوم الدهر أبدا والله من ساڵ 12 مانگ بەس بە ڕۆژوو دەبم ڕۆژی جێژنەکانی لێ دەرچێ هەموو ڕۆژەکان بە ڕۆژوو دەبم ئەمیش هەڵی کرد هەڵەکەی گەورەکەی لەوەدا و نەگەڕایەوە خزمەت قورئان قورئان لێت قبول ناکە هەموو ڕۆژێ بە ڕۆژوو بی چونکە خوا لەبارەی ڕۆژووی ڕەمەزانەوە دەفەرمێ ئەیامە معدودات
نافەرمێ مانگەکان هەمووی بە ڕۆژوو بن لە باسی ڕۆژوودا لە ئاخری ڕۆژوودا لە سوورەتی بەقەڕەدا دەفەرمێ یورید الله بیکم اليسر ولا يريد بكم العسر عیبادەتی ڕۆژوو خوا قبوڵی نییە خوای گەورە یورید بكم اليسر خۆی بەردەوام کاراسانی بۆ ئێوە دەوێت ولا يريد دووبارەشی دەکاتەوە ولا يريد بكم العسر خەڵکی ئاگادار بن ئامان خوا قورسی بۆ ئێوە ناوێ الله قورسی بۆ ئێوە ناوێ دەی باشە تۆ ساڵ 12 مانگ بە ڕۆژوبی هەتا گەنجی تۆزە باشی ئەگە چێت تەمەنەوە دەتوانێت ئایا هەموو باشە تۆ هەموو ڕۆژ بە ڕۆژوبی هەموو کاسپێکت پێ دەکرێت وازستانان توانیت کاسپیش بکەی بە ڕۆژوشبی ئەی چلەی هاوین تۆ دەتوانی هەموو ڕۆژە بە ڕۆژوی کاسپیش بکەی کەواتە تۆ زانات تەوازونی ژیانت تێک چوو قورئانە دەفەرمێت کاتێک کە ڕۆژی ڕۆژ جومعەکەت کرد نابێت جومعان پشوو بێت لە وڵاتی ئیسلامیدا هەمووی هەڵەیە ڕۆژەکەمان پشووە فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله هەر کە نوێژی جومعە سەلامت دایەوە تۆ بڕۆ سەر دوکانەکەت تۆ بڕۆ فەرمانگەکەت تۆ بڕۆ زانکۆکەت ئێستا لە زۆر وڵاتە دەوام هەیە لە ئەوروپا دەوام هەیە دەبووە جیهانی ئیسلامی ئەمەوە بێ تا پێش بانگی جومعە کار دەکەم وەک سەعات جومعەکەم دەکەم عیبادەتی خوا دەکەم دوای فەنتەشیر و دەست بەجێ بڕۆ سەر کاروباری خۆت دامەنیشە بڵێ ئەو ڕۆژی جومعە لە مزگەوت ناڕۆمە دەرەوە بەڵێ سێمیان وتی ئەنا ئەعتەزیل النساء فلا أتزوج أبدا من واز لە ئافرەت دێنم بە ئەبەدا نەیگوت وڵی 2-3 ساڵی تر تا ئیشەڵات خۆزێک کامەڵ دەبم عەقڵم کامەڵ دەبێ ماڵ و حاڵێک پێ ئەبەدا بۆ هەمیشە خوای گیان ئارزوەکانی خۆم دەمرێنم لە پێناوی تۆدا بەڵام نەگەڕایەوە خزمەت قورئان هەر لە سوورەتی فورقانە دەفەرمێ لە صفاتی عیباد الرحمانە والذین یقولون هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعین هەب لەنا خوای داوای لێ دەکەم پێم ببەخشە هاوسەرم دەوێت لە تۆ خوای منداڵم پێ ببەخشە بەڵام هاوسەر و منداڵێک کە چاوم ڕۆشن کاتەوە واتە چاوی مرۆڤ بە چی ڕۆشن دەبێتەوە بە هاوسەری باش و گونجاو لەگەڵ منداڵی ساڵحە ئەمڵە خوای نەژنم دەوێت منداڵم دەوێت کە نەگەڕایەوە بۆ خزمەت قورئان هەرسێکیان تووشی هەڵە بوون بەڵام پێغەمبەری خوا سەڵسەم ئەمەی بۆ گێڕدرایەوە بەڵام کە پێغەمبەر سەڵسەم زانی نەچوونە عەلەتیان لێ بکەن نەچوە سەمیمبەر فەرمێت دینەکەیان شێواندووە هەی مبتەدیعینە خەڵکی نەسەلامیان لێ مەکەن ئەم سێگەنجە دینەکەیان لە ئێوە شێواندووە شتی تازەیان داێنەوە فەجاء ئیلەیهم ئەو ڕەحمەتەن للعالەمینە خۆی چوو بۆ لایەن سەردانی کردن دەفەرمێ فەرمووی ئەنتم الذین قلتم کەذا وکەذا کاکە ئێوە واتان وتووە نەوەکو بە خەڵە جێڕدرا بێتەوە نەوەک بوختانتان بەدەمەوە تاکیدی لێکردنەوە وتیان بەڵێ بۆی ڕاستکردنەوە فەرمووی ئەوەی ئێوە هەڵەیە برایەکانم بەخۆ من بە ڕۆژوش دەبم و ڕۆژوش ناگرم شەو لەسەر بەرماڵیش دەبوو دەشخەوم و ژنیش دێنم و کەسابەتیش دەکەم و ژیانێکی ئاسایی بەسەر دەم و خوای خۆشم ڕازی دەکەم فەمان ڕەغیبە عن سونەتی فەلەیسە منی ئەوەی لەم ڕێبازەی لادا لەسەر من حیساب نییە و لە عەقیدەی ئیسلامی تێنەگەیشتووە شتەکەی پێگەیاندن چاوە لێ مامەستا هەموو کاتێک مرۆڤ کە لە عەقیدەی لێ دەبێتە عوقدەی دەرونی وای لێ دێ بەس خۆی پێڕاستن نەگەڕانەوەی بۆ خزمەت قورئان جزاکم الله خێرا و بابەتێکی زۆر بەچێژ و باشە دواست کرد مامۆستا گیان کاتێکەمان تەواو بووە دەچینە خزمەتەم بەڕێزانە و گفتوگۆ لەگەڵ ئەوانی شاکەین و گەر کەسێکیان پرسیارێکیان لەسەر تێگەیشتنی ئیسلامی و ئایا بۆ نمونە مەسەلەن ئێمە هەندێک جار هەر تەسلیمی ئەوە بوون کە بۆمان ماوەتەوە خۆمان زەحمت ناکێشین بچین تێگەیشتنێکی دروست لای مامۆسایەکی بەڕێز وەنیا بخوێنینەوە تێگەیشتێکی باش ئەوە بکەین تاقیق بکەین تاکید بکەین نەوەکو گرفتێک هەبێت لە گواستنەوە ئەوانەیە ئەگەر کەسێکتان پرسیارێکی هەبێت لە خزمەتیانەی ئەی نشتان بێ زۆر ئاساییە و ئەوزانش تۆزە بە تەفسیل باس بە تەفاسیل دەستان خۆش بێ سپاس بۆ ماندووبوونیەوە دەستیەوە خۆش بێ مامۆسای بەڕێز بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەکە من دووبارە سپاسی بەڕێستانەکەم کە عزیزتان کێشە تەشریفتان هێنا بۆ بەرنامەی نهانی قورئان گەورەتان کردین خۆی گەورە پاداشتان باتەوە و هەرموو شتێکتان بە چاکە بۆی بنووسێ ئینشاءڵڵا سپاسی ئێوەشەکەم کە لەگەڵمان نابوون بۆ جارێکی تر بەرنامەکەتان ڕازاندەوە گوێگرێک و بەشداریکەرێکی باش بوون خۆی گەورە ئینشاءڵڵا بە چاکە بۆتان بنووسێ سپاسی هاوکارانەمەکەم کە بۆ ماوەیەکی زۆرە زەحمەتە کێشن لەگەڵمانە بەرنامەکە تۆمارەکەن و ئامادەیەکەن ستافەکەی کاگاریان و هاوڕێکانی زۆر سپاسیانەکەین بینەرە عەزیز و خۆشەویستەکان لێرەدا دەگەینە کۆتایی ئەڵقەی جارەی بەرنامەکەتان تا بەی گەیشتنەوەیکی تر هەموو لایەکتان بەخۆی گەورە ئەسپێرین وەسەلامو عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه